گەورە و بچووک نەما ئەمڕۆ کەی جاران خەڵک وابوو. بەخوا گەورە و بچووک نەما ئەو ڕێزە حورمەتی جاران هەبوو نەما ڕۆئی. خەڵک جاران چەند پاک بوو، خەڵک جاران چەند بە معریفەت بوو، چەند دڵسۆز بوو. ئێستا خەڵکی بەسەرهاتوو کوا وەفای ئێمە ئەوانە کە تەمەنێکمانێ لەوانێ زۆربەمان لە ژیانماندا زۆرێکمان ئەلحەمدوللا بەرامبەر دایک و باوکمان نەوەستاوین، بەڵام مناڵی ئەمڕۆ بەهۆی ئەم هەموو ئەنتەرنێت و شتە خراپەوە فێری هەزاراغ بێئەدەبی بێڕێزی دەکرێن، لە فلیمەکانە فێریان دەکەن بەرامبەر دایک و باوکیان بۆسن حساب بۆ دایک و باوکیان نەکەن. ئەمیش مناڵە وەری دەگرێ لەسەری پەروەردە و گەورە دەبێ، تەماشا دەکەی حساب بۆ دایک و باوکی ناکەت. ژیان ئەو کاتە خۆش بوو کە سادە بوو خەڵک. تەکنۆلۆژیا و پارە و پول خۆشی بۆ خەڵکی نەهێنا، ماڵمانی وێران کرد و دڵمانی خاپوور کرد، خانۆکانمانی جوان کرد، دڵمانی وێران و ڕەش و ناشرین کرد. دایک و باوکمان زیندون یان مردون ڕێزیان لێ بگرن. ڕیش سپین سەر سپین لە پێناو ئێمەدا ڕیش و سەریان سپی بوو، لە پێناو ئێمەدا داڕزان تووشی دەیهان نەخۆشی بوون. ئێستا کوا وەفای ئێمە بۆ ئەوان؟ با بە وەفا بین بەرامبەریان، زیندونیان مردون، دوعای خێریان بۆ بکەین، سەردانی گۆڕەکانیان بکەین، خێر و سەدەقەیان بۆ بکەین، ڕێزیان لێ بگرین پێش هەموو شتێک، هەتا لە دەستمان نەداون. دایک و باوک پێویستیان بە ئێمەی دوعای خێریان بۆ بکەین. چەندێ جوانە دایک و باوکێک بمرن، لە دوای خۆیان کۆمەڵێ مناڵ بەجێ بهێڵن، ئەم منداڵانە دوعای خێریان بۆ بکەن، چاک بن، هەموو ڕۆژێ خێر و سەدەقەیان بۆ بنێرن، هەموو ڕۆژێ چاکەیان بۆ بنێرن، هەموو ڕۆژێ دڵخۆشیان بکەن، هەتا تۆ زیاتر خواناسبی دایک و باوکت زیاتر دڵخۆش دەبن، هەتا تۆ زیاتر لە خوا ترسبی دایک و باوکت زیاتر دڵخۆش دەبن لە ناو گۆڕەکەدا. ڕۆژانە تۆ نوێژ دەکەی خێران بۆ دەڕوا، دوعا دەکەی خێران بۆ دەڕوا، سەدەقە دەکەی خێران بۆ دەڕوا، قورئان دەخوێنی خێران بۆ دەڕوا، زیکری خوا دەکەی خێران بۆ دەڕوا. چەندێ خۆشە دڵخۆشیە، مایی سەربەرزی و سەرفرازیە مناڵێک لە دوای خۆت بەجێ بهێڵی. چەند مناڵێک کوڕ بە یا کچ دوعای خێرت بۆ بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە فەرمووی ئینسان مرد کۆتایی بە کردەوەکانی دێ، یەکێک لەو شتانەی کە بە کەڵکت دێ ئەو وەلەدین صالحین یەدعو له، مناڵێکی چاک دوعای خێرت بۆ بکات. جا پرسیار لێکی پیاوچاکان و لە عالمەکان کرا، فەرمووی بزان من چۆن بزانم کەسێکی چاکم، چۆن بزانم ساڵحم چاکم؟ فەرمووی ئەگەر دوعای خێر بۆ دایک و باوکت کرد ئەوە تۆ کەسێکی چاکی، ئەگەر دایک و باوکیش دوعای خێرت بۆیان نەکرد تۆ کەسێکی خراپی. بۆیە دایک و باوکت لەبیر مەکە، خێزانی خۆت لەبیر ناکەی، مناڵی خۆت لەبیر ناکەی، ئەی دایک و باوکت بۆ لەبیر کردووە. نازانی دایکت کە تۆ منداڵ بووی، کە تۆ دروست بووی لە سکی دایکتا، دایکت چەندێ ناڕەحەتی بە تۆ بینی، چەندەها شەو لە ئازاری ناوسکی نەخەوت. نازانی دایکت بە چی حاڵێ تۆی بوو، نازانی هەزارە هاجار لە شیرینی خەودا بە گریانەوە دایکت هەڵسان خزمەتی کردی، ئێستا تۆ لە ناو خۆڵەکەدا لەبیرت کردووە. بێوەفای بەرامبەری باوکت بە هەمان شێوە هەموو ژیانی خۆی کردە قوربانی ئێوە، بە هەموو جۆرێک کەسابەتی بۆ ئێوە کرد، بۆ ئەوەی کە ئێوە گەورەکە. ئێستا کە گەورە بوونە ئەوە پاداشتی دایک و باوکە دەنەوە. ئێستا کارەسات ئەوەیە کە مناڵی ئەمڕۆ زۆرێکیان حساب بۆ دایک و باوکیان ناکەن، بەرامبەر دایک و باوکیان دەوەستن، دەڵێ بەرامبەر خوشک و براکانی خۆی وەستاوە. دایک و باوکێ زۆرێ ماسا بۆ مناڵەکانی دەکات، لێیانە ترسێ، لە دەمی کچەکەی و لە دەمی کوڕەکەی ترسێ، لە ڕەوشتی ناشرینی مناڵەکانی ترسێ.